فايدة توزة داقرة فايدة كاك أحمد توزة دسمية فاي براكم دي بايك عازم توزة نيوتي برادر أنا مدن سڵاو لێ بە کێشەتان چی بۆ ئەمڕۆ هاتوونە تێرە و ماوەی چەند مانگە ڕێگریتان لێکرێ لە هێنانی کارگوزاری لە دەرەوەی وڵات. والله سلااو لە جناوی بەڕێستانەکەم زۆر مەمنون بۆ هاتنتان بە هەنای ئێمەوە ئێمە و کۆمپانیەکانی دەستی کار تقریبا ماوەی 4-5 مانگە ئێمە لە ئیش وەستاوین کێشەکەشمان لەگەڵ بەرەبەری بەکارخستنە کاک مەریوان بەگۆگە بەڕاستی لەوەتی ئەو هاتوودە سەرکارەکە ئێمە ئیشەکەمان هەمووی وەستاوە ڕۆژی بە حجەتێک و هەنایەک و لەسەر ئێمە وەستاوەین ئێمە نازانین چیەوێ هەموو شتەکانی بۆ دابینەکەین هەر ڕۆژی بریارێک و قەرارێک دەرهێنێ لە وڵاتی دنیا قەرار بە ساڵی جارە دەرەچێ 2 ساڵ جارە دەرەچێ ئەو ڕۆژی ڕۆژانە بە شەو ئەنوێ بانەکی هەڵستی قارێکمان بەنەرەهێنێ ئەمە ئەمانوێ بزانین کێشەی شخصەکەی لەگەڵ ئێمە بۆچی واکە چونکە ئێمە بەڕاستی تا ئێستا تا پێش ئەو دکتۆر عارف حیتۆ هەبوو هیچ کێشێکمان نەبوو من کە من وەک صاحب کۆمپانیاکەم 10 ساڵە 11 ساڵە شەریکەم هەیە ئیشمان احتیاجی ڕۆیشتووە بە پێی قانون هەممان ڕۆیشتون هیچ کێشێکمان نەبووە لەوەتی ئەم کاک مەریوانە هاتووە ئێمە بەڕاستی هیچ ئیشەکانمان ناڕوە ساڵێکە هەر باوڕێکی ڤیزەیەکی کار بە 3 مانگ مانگ دەریە ڕۆتینیاتێکی زۆر دروستەکە ئەنجا ئێستا 5 مان ئێمە ڕاگیراوین کرێکی زۆرمان لەسرە ئەرکێکی زۆرمان لەسرە ئێمە وەکو پێداویستنێکی ینی خۆمان ئەمانەیە بە ڕێگایك ئەرک نەبین لەسەر حکومەت کارێکی خاصمان بۆ خۆمان کردوێتەوە و بە هەموو ڕسومات و هەموو شتێک ڕۆیشتین ڕێگاوە و داواکە لە بەڕێزی کاک مەسرور ئەنی فرانمان کرد بە مۆزاچکە ئێمە شخصیان ئەو کابرا ئیشەکە شخصی لەگەڵمانە ئەو چەند جار بەدەمی خۆی توێت ئێمە تا من لێنە ئەبێ کۆمپانیان داخرێ بەخوا ئێمە تامانێکی تریش ئەو وەزعەوە بێنێتەوە هەمووان ئەبێ ئەو کۆمپانیان داخین هاتون هیچ مبڕێکی یاسایی هەیە یاخود هەر نەوەڵڵا هیچ بڕێکی یاسایی نیە چەند جار ئێمە حاولی شکاتمان لێ کردووە لە وەزارەتی ئەوە عەفوەن لە محکەمە پێش ماوەیەک هەر بە شخصی خۆی و مدیرێکی ئەوە بڵین بەشی یاسایی لە بەکارخستن بەردەوام شمان بۆ دەرهێن بەرامبەریان ئەوە وڵی بیانەوەکان ڕۆژێک ئەڵێ ڕۆژێک ئەیگو لەسەر ئەنجومەنی وەزیران لەساس بڵین پارە دانین بڵین بۆ حکومەت برێرێک دەرچدۆی دامان نافایدەی نەبوو ئیکێ لەش کۆمپانیەکان دای نافایدێن و پاش ئەوە ئێستا داوای ئامارەکە ئەڵێ ئێوە ئەو کۆمپانیانە ئەساس ئەڵێ ئاماری چەند نەفەری هێناوتە ژوورێ بەس ئێمە ئەو شتە دابین ناکرێت چکە ئێمە 6 مانجارە لەگە وەزارەتی ناوخۆیە کۆ تەصفیاکەین ویزە و شخصەکانە بە ڕێگای وەزارەتی ناوخۆیشی ئاساییشە ئەوان ئەیکەن لەگەڵمانە ئەو ئێستا تقریبا من ئەوە 13 ساڵە کۆمپانیام هەیە ئێمە معقولە من 13 ساڵ ئاماری بۆ بینم ئەو کرێکارانە لەکیو هاتوون تۆ لەکیۆن ئێستا بۆ کیۆ ڕۆشتنەوە ئەوە شتە جێبەجێ ناکرێت باز لەسەر کرێکارە بیانەکانی زیادکرەوە ئا بازەکان بەرزبوویتەوە لەسەرتان وەڵڵاهی باچەکان نەوەڵڵا ڕایان کرد هەندێ ڕسوماتێکیان ویستیان لێمان زیاکەن بەس ئەلحەمدوللا ئەنجومەنی وەزیران ڕای کرد زۆر سپاس بۆ هاوڵاتیان لەگەڵمانە بس ئێستا حاليا ئەمە کێشەی شخصیمان لەگەڵ بەرەبەری خاتون من ڕێوی سەردار زوومیە و لە ماوەکانی ڕابردوو باز لەوا کرا ئەو کارگوزارانە کە ئێوێنە لە هەولێر کاری نەشیاویان پێکرێ بەد ڕەوەشتی ئەمە تا چەند ڕاستە ئەو شتا هیچ ڕاستێکی تیانە چونکە ئێمە بەپێی یاساکان نەڕۆین بە ئەم کچانە بە گرێبەست دێن گرێبەستەکان شان وازەح لە کوێن دەریژەکان ئەوانەی کە تووشی کێشەی بڵین ئەو ناشیاوە بوون هەندێکیان هەیە بە ویزەی تایبەت دێن ئەو ویزەی تایبەتانە یعنی ئەکی تووشی ئەوشتانە بوون چەند حاڵەتێک هەیە بەس ئێمە کەوکو کۆمپانیای دەستی کار چونکە ئیشەکانمان معلومە ئێمە ئەس ئەو بڵین ئەو پیاوەمان نیە حالیان ئەو کچانەکە دێن بە گرێبەستی ڕسمی دێن بە ویزەی ڕسمی دێن ئەزان ئەو کچانێکی ئیشەکان کۆتا پرسیارانی ئەگەر بازۆکێ چەند کۆمپانیا زەرتان کردووە نوێنەری تەنیا شاری هەولێر یان شارەکانی دیکەشن من نوێنەری هەولێر شارەکانی تریشم ئەولی سلێمانی دهۆک تقریبا ئێمە حالیان نزیکەی 80 کۆمپانیا لە زەرەراین باوڕەکەی یعنی چەند ئایل لەسەرم کۆمپانیای ژیاوە ئێتر هەمووشی یعنی ئەوە ئێمە نازانین دەرگا نەمالێنین بەڕاستی ئەو کابرا کێشەیەکی شخصی لەگەڵ ئێمە داوا لە جەنابی کاک مەسرور دەکەین فریانمان کەوێت چونکە ئێمە ئیشێکی ئێمە ئەرکمان لەسەر حکومەت لابردۆ ڕسوماتێکی باشیش بۆ حکومەت دێنین هیچ شتێک لەوە زیاتر داواکەریمانی ئەو کابرا منە کێشەی شخصی خۆی بۆ من حەل کرد دەگوترێت کۆمپانیەکان کاتێک ویزە بۆ هەر کرێکارێک دەکەن کرێکارێکی بیانی $100 لە ویزەکەی وەردەگرن وایە شتا بڵین قەزت کێ سەد لەوەری کۆمپانیەکان نا فەرموو قسەی لێوەرە وەرێرە کاکە فەرموو سەرەتا دەستان خۆش بیکەناڵەکان کە لێرە ئامادە بووینە
بەڕاستی ئەمە ئەو ڕۆکا و گرتبوونەوەمان کردیەوە یەکەم جار نییە و ئێمە زیاتر تقریبا لە 2 ساڵە دەناڵێنی بە وەزعی لەوەی کە ڕێنمایی نوێ دەرچووە کارەکانمان ڕادەگیرێتن ئەمە کێشەمان لەگەر حکوومەتی هەرێم نییە کێشەمان لەگەر ڕێنمایی نوێ نییە کێشەمان لەگەر هیچ شتێک نییە کە لە حکوومەت دەردەچی بەس ئێستاما حالیان کێشەمان لەگەر بەڕێوەبەری گشتی کار هەیە کە شەخصی کارەکانی ما بەبێ هیچ پاساوەگیان هیچ شتێکی یاسایی هەبی ئیش کارەکانمان ڕاگیرایە ئێستامە لە مانجی زیاتر تقریبا لە 5 مانگەمە ئیشمان ڕاوەستایە حالیان ئەوە هیچ ساڵە کە بە پسر ڕاوەستایە بەس 5 مانجی ڕێکە ئەمە ئیشمان نەکردیە هەر ڕۆژە و بە بیانی وکە مەکارەکانمان ڕادەوەستی وە شتێکیش هەیە کە ڕێژینی خانیش تازە ڕوونی کردەوە کرێکاری مە کرێکاری پرۆژە نییە یعنی ئەمە دەبی لێک جیاوازگەی مە خزمەتکاری ماڵە ئمە خزمەتکاریمانە ئەمە کەرتی تایبەتین ئەمە خزمەتی نەخۆش دەکەین ئەمە پەکەوتە هەیە دایک و باب فەرمانبەرن لە دام و دەستگایەکانی حکوومەت ئێمە هەڵدەستین بە پڕکردنەوەی ئەو بۆشایە کە لە ماڵەکان هەیە یعنی ئێمە کارێکی زۆر گەورە دەکەین بەڕاستی ئێمە هەموو ڕسومات دەدەین ئێمە هەموو هەرچی زەریبە هەرچی حەقەکی کە لەسەرمان هەیە دایکمان ئێمە تایبینەتمان هەیە لە حکوومەت بەڵام ڕاگررتنی شەکانمان ئاسایی نییە یاسایی نییە ئەو کەسێک کە بە شەخصی نازانم لە شێ دەسەڵاتی وەرگرتیە کارەکانی مەڕادەگری بۆیە ئەمە داوا دەکەین ئەوەلدا لە سەرۆکی حکوومەت لە دام و دەستگایەکانی پەیوەندیدار تکایە ئاورێکمان لێ دێەوە بێنە سەرخەت بابێن لەگەڵمان دانیشن ئەمە ئەگەر هەر شتێکی ناساییمان هەبوو ئەمە ئامادەین ئێستا کارەکانی ئێوە لە شوێ ڕاوەستاون ئێستا حالێن لەلایەن بەڕێوەبەری گشتی کار دەستخۆش زۆر سپاس مدیر عام بەڕاستی ئەوەتە بەڵگەشمان هەیە هەموو بە بەڵگەشمان هەیە کە ئیشەکان جاری وایە هیچ ئیشەکانمان کە ڕاوەستایە بە کتابی ڕەسمیش نەبووە یعنی بە یەک کەلیمە بە شەو ڕۆژێک ئیشمان ڕاوەستایە لەگەڵ ڕێزمان